ئەمڕۆ 15 ڕۆژ تێپەڕێت بە سەر خنکانی ئاڤێستا یوسف ئەو کچەی کە لە ڕووباری تەنگاتورە لە سنووری قەزای مێرگەسۆر لە ئاوداخنکا و تاوەکو ئێستاش تەرمەکەی نەدۆزراوەتەوە. جگە لەوەش هەر لە دوای ئەوەی کە لە ڕۆژی یەکەم بە نزیکەی 200 مەترێک لە خواری ئەو شوێنەی کە لێ خنکا بوو تەرمەکەی لە ئاودا بینراوە یاخود بینیویانە کە سەر ئاو کەوتۆ شەپۆڵەکانی ئاو بردوویەتی. لە دوای ئەوە هیچ سۆراغێکی نییە و تاوەکو ئێستاش گەڕانی تیمەکانی بەرگری شارستانی هەر لە ڕووباری تەنگاتورەوە تاکو دەگەیتەوە بە بڵێن بێخمە زەی قەندیل و تاکو دەگاتەوە بە زەی خەباتیش بە درێژایی 150 کیلۆمەتر گەڕانی تیمەکانی بەرگری شارستانی سۆران و قەندیل و شەقڵاوە هەولێر خەبات تیمەکانی بەرگری شارستانی ئاکرێ بەردەوام و بەردەوام بە دوای تەرمی ئاڤێستادا دەگەڕن، بەڵام تاوەکو ئێستا هیچ سۆراغێکیان نیە.